سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی لە بەشی چوارەمی بەرنامەی ڕێبەندانی پێشەنگەوە گەرم و گەشتین سڵاوتان پێشکەش دەکەم. بەڕێزان لە بەرنامەی پێشوودا و باقی بەرنامەکانی تر باسمان لە زۆر لایەنی مێژووی کۆمەڵە کرد. لە بەرنامەی پێشوودا باسمان لە کاریگەری کۆمەڵە لەسەر بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان، پرسیژنان و گەشەی ڕۆشنبیری کوردستان کرد. لەم بەرنامەیەدا باس لە ئەو گوتار و چەمکە نوێیانە دەکەین کە کۆمەڵە بە درێژایی مێژووی 45 ساڵەی خەباتی خۆی هێناوێتە ناو گۆڕەپانی سیاسی کوردستان و بزوتنەوەی شۆڕژگێرانەی نەتەوەی کوردەوە. جیابوونەوەی کۆمەڵە لە حیزبی کۆمۆنیستی ئێران و پێداچوونەوەیەکی ڕەخنەگرانە بە مێژووی 17 ساڵ چالاکی لەو حیزبە خاڵێکی بەهێزی دیکەی کۆمەڵەیە. ئەو سیاسەتەی کە کۆمەڵەی پاش نشستی 17 ساڵە گەڕاندەوە بۆ نێو خەڵکی کوردستان و ئەمەش پێشوازیەکی بەرینی کۆمەڵایەتی و سیاسی لێکەوتەوە. لێکدانەوەی واقعبینانەی کۆمەڵە سەبارەت بە پێویستیەکانی سەردەم و هەروەها ڕەچاوکردنی سیاسەتی گونجاو بۆ وەڵامدانەوە بە نیاز و داواکاریەکانی خەڵکی کوردستان. من بڕوام وایە کاریگەریەکانی کۆمەڵە لە ناو بزوتنەوەی نەتەوایەتی و دیموکراتیکی کوردایان لە ناو بزوتنەوەی چینایەتی و سۆسیالیزمی کوردیا بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی زۆرن بەڕاستی و تا ئیساش ئەتوانین درێژە پێدانی ئەو کاریگەریە لە بزوتنەوەی کوردیا تێبین. مەسەلەیەکێک لەو کاریگەریانەی کۆمەڵە کە هەیبوو یەکەمین جار نەخشی تیئۆری و نەخشی ڕووناکبیری و نەخشی ئەو نەزەریانەی کە لە ناو بزوتنەوەی سۆسیالیستی و بزوتنەوەی چەپا هەبوون جارێکی تر کۆمەڵایەتی کردەوە. دووهەم نەسڵێکی تازەی لە شۆڕژگێڕان، لە خوێندەواران، لە سەرکردە تازەکانی ناو بزوتنەوەی کوردایەتی دروست کرد کە زۆربیان سەرکردە و ڕەهبەری خوێندەوار و ڕەهبەری چەپ و عەدالەت خواز و پێشکەوتن خواز بوون. خاڵێکی ترەوە کە بزوتنەوەی نەتەوایەتی کوردی لە ژێر دەسەڵاتی هێزە سنەتیەکان یا هێزە نەریتیەکان یا هێزە چینایەت یا باڵە دەستەکان ڕزگار کرد و سەنگەرێکی کردەوە بۆ کرێکاران و بۆ زەحمەتکێشان و بۆ هەموو ئەو کەسانی کە خۆیان بە شەریکی بیر و باوەڕی پێشکەوتن خواز و سۆسیالیزم مەزانن سەنگەرێکی بەهێزی لە ناو بزوتنەوەی کوردایەتیا کردو. دیارە دەوری کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان لە باشووری کوردستانیش لەمەیە بەهێزە، بەڵام ئەوەی کە زیاتر پابەندە بەم بیر و باوەڕانی کە تا ئیسا باسمان کرد کۆمەڵە لە هەمویان زیاتر. کۆنگرەی نۆی کۆمەڵە توانی چەندین سیاسەتی گرنگ پەسەند بکات و ببێتە پاڵپشتێکی بەهێز بۆ ئەم حیزبە. هەڵبژاردننی دروشمی فێدرالیزم وەکو ڕێگا چارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی نیشانەیەکی دیکەیە لە خەلاقیەت و توانایی ئەم هێزە جەماوەریە. ئاوردانەوە لە پرسی نەتەوەیی و هەروەها خۆماندووکردن بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک و هەڵبژاردننی سیاسەتێکی ژیرانە و پێشکەوتن خوازانە توانی نیشانی بدات کە کۆمەڵە دەتوانێت سەبارەت بە پرسی نەتەوەیی و چارەسەرکردنی ئەم کێشە بنەڕەتیە خاوەن سیاسەتێکی گونجاو بێت. فێدرالیزم بەرهەمی لێکدانەوەیەکی واقعی کۆمەلگای ئێران بوو کە تا ئێستاکە پێشوازیەکی باشی لێکراوە. هەروە کە ئاگادارێن کۆمەڵە بە حیزبی بۆزوتنەوە جەماوەریەکان ناسراوە. بە درێژایی 35 ساڵی ڕابردووی خەباتی ئاشکرای کۆمەڵە توانیوێتی مۆرکی خۆی لە زۆر لایەنی خەباتی جەماوەری و خەباتی مەدەنی دابنێت. کاریگەریەکانی کۆمەڵە لەسەر بۆزوتنەوە جەماوەریەکان و خەباتی مەدەنی کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات چی بووە؟ ئێمە سەبارەت بە گوتاری نوێی کۆمەڵە دەتوانین ئەگەر هەندێک بگەڕێنەوە بۆ دواشەوە دەتوانین بڵێن خودی کۆمەڵە وەک جەریانێکی چەپ لە کوردستان نوێ بوو بە گشتی. مادام خۆی نوێ بوو فکرەکەشی نوێ بوو. من مەبەستمەوە نییە بڵێم لە هەموو دنیا ئەو فکری کۆمەڵە هەیەتی و کۆمەڵە هێناوێتی بەتەنیا. بێگومان فکری چەپ بۆ چەپبوون مێژوویەکی دوور و درێژی هەیە. مەبەستەکەی من لێرە لە کۆمەلگای کوردستانی ئێرانە کە حیزبێک وەک کۆمەڵە سەر هەڵدەدا ئەم حیزبە خاوەن فکرێکی نوێیە لە کۆمەلگای کوردستان و لە خەباتی ئەم سەردەمەی کۆمەلگای کوردستاندا کە دێتەکایەوە و دەست دەکات بە خەباتکردن. ئەم فکرە نوێیە هەڵگری کۆمەڵێک چەمکی نوێژ بوون. مەسەڵەن بۆ نمونە ئێمە دەتوانین ئیشارە بۆ بکەین
بۆ یەکەم جار ئەگە تۆ چاو لێ دەکەی بەم شێوە کامڵ و ڕۆشن و دیار و پڕ بە پێستەی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستان ئێراندا کۆمەڵە بۆ ژنانی هێنا نێو خەباتی سیاسی، چەکداری، کۆمەڵایەتی، فەرهەنگی و کولتوری و کۆی ئەوانە کۆمەڵە بوو دەتوانی بڵێ بە شێوەیەکی دیکە یا بەدیوێکی دیکەدا بڵێن لە ڕاستیدا شخصیەتی واقعی ژنانی جێراوە بۆ خۆیان لە کۆمەڵگای کوردستاندا ئەوانی وەک ئینسانی دەرەجە دوو هێنایەوە سەتحی پیاوان و ئەوانیش حساب بکەن کە خۆیان ئینسانێکن کە هاوسەتحن لەگەڵ پیاواندا ئەمە نوێ بوو مەسەلەی جیایی دین لە دەوڵات لە بزوتنەوەی کوردستاندا نوێ بوو بۆ خۆی ئەسڵەن گرنگیدان بە خەڵک و هەروەی لەوتە لە پرسیاری پێشوشدا بوو گرنگیدان بە خەڵک و بەهێزی خەڵک و بەهێزی جەماوەری و بە خەباتی جەماوەری بۆ خۆی نوێ بوو لە بزوتنەوەی کوردستاندا و گوتارێکی نوێ بوو کە کۆمەڵە پاڵپشتی بوو مەسەلەی دموکراسی لە کوردستان کە هەر کەس مافی هەیە لە کۆمەلگای کوردستاندا حیزب دروستکە ڕێکخراوە دروستکە چوزانم میدیای ئازاد هەبێ تاک بۆی مافی هەیە چۆن ڕای خۆی دەرببڕێ و هەموو کەس ئەحساسی ئارامش بکە کە ڕائیەکانی خۆی دەرببڕێ دەتوانی بڵێ هەموو ئەمانە ڕنگدانەوەی گوتاری نوێی کۆمەڵە بوون لە کۆمەلگای کوردستاندا بێگومان ئەوانش هەزینەی بۆ درا لە کوردستانی ئێران و خەباتێکی سەختی دەویست کۆمەلگا بۆ خۆی جۆرێک دواکەوتویی تێدا بوو و لە هەمان کادا بربەستەکانیش کە بۆی دروست دەکرا بۆ خۆی لایەکی قەزیەکە بواتە کۆمەڵە هەم لەگەڵ بربەستەکان و هەم لەگەڵ دواکەوتوی کۆمەلگاش دەبوو شەڕکا بۆی ئەم چەمکە نوێیانە ئەم گوتارە نوێیانە لە کۆمەلگای کوردستان جێبخە بۆیە دواتریش ئێوە چاو لێ بکەن کە ئێمە پاش هاتنە دەریشمان لە حیزبی کۆمۆنیستی ئێران و جیابوونەوەی ساڵی 2000 کە بە ئاعترافی هەموو کەس تەنیا جیابوونەوەیەک بووە کە جیابوونەوەیەکی سیاسی بووە کۆمەڵە کشتی نوێی هێنایە نێو دنیای سیاسەتی کوردی و ئەحزابی کوردی و ئەوانەش مەبەستمەوە نییە بڵام هەر ئێمە وتومانە و تەنیا لە زمان ئێمە وتاوە لە شوێنی دیکە مەوجود نەبووە بۆ نمونە گۆڕینی بەرنامەی حیزبەکان لە خودمختاریەوە بۆ فدرالیزم یەکەم حیزب کە تەسویبی کرد و پێی وابوو ئیتر دەبێت کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان و خەبات لە کوردستانی ئێران و داخوازەکانی گەلی کورد لە کوردستانە بچێتە قۆناغێکی نوێ کۆمەڵە بووە کە پەسەندی کردووە لە کۆنگرەکانی خۆیدا بۆ نمونە ئاڵای کوردستان تۆ چاولەکە دەبینی یەکەم حیزب کە لە کوردستانی ئێران من مەبەستمە کە وەختێک دەبینی ئەم ئاڵایە تەسویب دەکا وەک ئاڵای حیزبی خۆی و ئاڵایەکی کوردستان قبولی دەکا کۆمەڵە بووە مەسەلەی بەرەی کوردستانی مەسەلەی ئیتحاد بۆ دموکراسی مەسەلەی کۆنگرەی ڕۆژهەڵات وە کۆمەڵێک شتی دیکەی نوێ کە دەتوانی بڵێ لە هەموویاندا کۆمەڵە پێشقەدەم بووە و کۆمەڵە و ئەم کارە نوێیانە کۆمەڵە کردوێت هەتا لە دنیای ڕاگەیاندندا تۆ دەبینی ئەم تەلەڤیزیۆنەی کە ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین کە یەکەم کاناڵی ئاسمانی کوردی ئێران بووە کە دامەزراوە کۆمەڵە دایناوە و دەستی پێکردووە و دواییش ئەحزابی دیکە و خەڵکی دیکەش لەم عەرسەیەدا هەنگاویان هەڵگرتووە کە دیارە کۆی ڕاگەیاندنەکان هەر کاملەوانە بۆ خوانی حیزبەکان خزمەتی باشیان بە وشیاری خەڵک لە کۆمەلگای کوردستان کردو بۆیە دەتوانین بڵێن کۆمەڵە هەمیشە هەوڵی داوە پێشقەدەم بێ لەوانەدا هەوڵی داوە کاری نوێ بکە ڕەنگە بەشێک لەمانە هەتا ئێستاش ئێمە هەر پێداگری لەسەر دەکەین و نەچوێتە بواری کرداریەوە بەڵام ئەمە لە دروستبوونی ئەو گوتارانە کەم ناکاتەوە لە واقعیبوونی ئەو گوتارانە کەم ناکاتەوە لە حەقانیەت بوونی ئەو گوتارانە کەم ناکاتەوە مەسەڵەن بۆ نمونە بەرەی کوردستانی تا ئێستا بەدی نەهاتووە بەڵام ئایا هێنانی ئەم دەستەواژەیە و باسکردنی ئەم چەمکە و پەرەپێدانی و قسە لەسەرکردنی ئەگەرچی تا ئێستا بەدی نەهاتووە ناڕەوایە و ناڕاستە نەخێر بەڵام بێگومان ئەمە کاری دەوێت ئەرکێکی گرنگی سەرشانی ئێمەش و هەموو حیزبەکانیشە کە دەبێت کاری لەسەر بکەین بۆ ئەوەی بەدی بێ مەسەلەی فدرالیزم کە خۆشبەختانە دواتریش هەموو حیزبەکانی دیکە دەتوانانی یا زۆربەی حیزبەکانی دیکە دەتوانانی بڵێ وەک بەرنامەی چارەسەر بۆ کێشێنێتەوەی لە ئێران قبولیان کردووە و لە بەرنامەی خۆیاندا هێناویانە مەسەلەی ئاڵای کوردستان کە دواتر حیزبەکانی دیکەی کوردستانی ئێرانیش دەتوانانی بڵێ ئەوانەتیانە مەسەلەی کۆنگرەی ڕۆژهەڵات کە ئێستا بەحسیەکە لە نێو ڕۆشنبیران لە نێو حیزبەکاندا باسی هەیە
کە هیوادارین سەر ڕایکەند و کۆسپەکانی بەردەمی ئێمە بتوانین لە داهاتوودا ئەم کۆنگرەیەش ببەستین کە دەتوانێت خزمەتێکی باش بکا بە بزوتنەوەی کوردستان و بە حیزبەکان و دەتوانێت لێک نزیک بوونەوەیەکی زیاتر لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست. من پێم وایە دەتوانم ئەگەر کورتی کەمەوە بڵێم کۆمەڵە خۆی وەک حیزبێکی نوێ هەمیشە خوێندنەوەیەکی واقعیانەی بۆ کۆمەلگای کوردستان و بۆ بزوتنەوەکە بووە. بۆیە نگران نەبووە ئەگەر شتێکی نوێ مەترەحکە لەگەڵ دشکردەوەیەک ڕوبەڕوو بێت، چونکە زانیویەتی ئەمە زەرورەتە مەترەحی کردووە یا ناوێتێکایەوە بێگومان لەگەڵ دشکردەوەکان ڕوبەڕوو بووە، لەگەڵ بربەست ڕوبەڕوو بووە، بەڵام بە مروری زەمان هەموو ئەمانە وردە وردە توانیویانە بچەسپێن و توانیویانە ببێ بە قسەی خەڵکی دیکەوە خەڵکی دیکەش بێتە پشتی و کاری بۆک. بۆیە من پێم وایە گرنگیەکی مێژووی کۆمەڵە و ئێستای کۆمەڵە و سیاسەتی کۆمەڵە لەوەدایە کە کۆمەڵە گەر هەستی کرد بێ شتێک بۆم کۆمەلگایە پێویستە، بۆم خەباتە، بۆم بزوتنەوەی پێویستە نەسڵەمیوەتەوە لەوە بەیانیکە و وەک شتێکی نوێ هێناوێتەکایە و قسەی لەسەر کردو و بەحسی لەسەر کردو. بۆیە هەمیشە کۆمەڵە خاوەن گوتاری نوێ بووە لە کۆمەلگا و لە بزوتنەوەی کوردستاندا بە بڕوین. هەوڵی زیاتر بۆ فراوانکردنەوەی خەبات بۆ باقی ناوچە کوردنشینەکانی وەک کرماشان و ئیلام نیشانەی خوێندنەوەی واقعی کۆمەڵەیە لە ڕووداوەکان و لە عینی حاڵدا دەستنیشانکردنی سیاسەتی ژیرانەیە بۆ داهاتووی ئەم بزوتنەوەیە. کۆمەڵە پاشگشت ئەو گرفتانەی بەسەری داهاتووە توانیوێتی هەنگاوەکان پتەوتر بنێت لە پێناو خەبات لە دژی کۆماری ئیسلامی. پشتیوانی کۆمەڵە لە مانگرتنەکەی 16 گەلاوێژی ساڵی 1384 هەتاوی و هەروەها هەوڵی هاوبەش لەگەڵ هێزە کوردستانیەکانی دیکە بۆ ڕێخستنی مانگرتنەکانی کۆمەڵانی خەڵک لە 23 گوڵانی 89 لە دژی ئیعدامکردنی چالاکانی مەدەنی کورد و هەروەها بەشداری لە سەرجەم کەمپەینە جیاوازەکان لە دژی سیاستەکانی کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی کوردستان بووەتە هۆی سەر و دڵخۆشی هەرچی زیاتری کۆمەڵانی خەڵک و هاتنی زیاتری خەڵکی کوردستان بەرەو سیاسەتەکانی کۆمەڵا. و تا ئەو کاتە ڕاستە وەکو پێشتریش باسم کرد تا ئەو کاستە ئەگەر ژنان جۆرێک لە ڕۆڵ و فعالیات و چالاکیان هەبوو بێ لە سەردەمی کۆمار و دوای بەدوای ئەوەش بەڵام بۆ نمونە مەسلەی ژنان لە باشترین حاڵەتە لە سەردەمی کۆماری شاوە بۆ کە لە خوێندنگاکان بوون خوێستانم خوێن بەڵام کۆمەڵە ئەمە لە ڕێگای حرەکاتی جۆراوجۆرەوە ژنان چەکدارەکە و ژنان بە تەنها بریتینین لە هێزی کاری ناو مەزراکان و ماڵەوە بەڵکو بریتین لێ باسکی بەهێزی چەکدار لەگەڵ پیاوان لە ڕیزەکانی شۆڕشدا وەکوتم هونەرمەندیان لێپەیە بێ و نووسەری گەورە لێپەیە بێ و زۆر بابەتی جۆراوجۆر بۆیە ینی ئەگەر لەو سەردەمانەیە لەو دەمانەیە بۆ نمونە ئەگەر ئەم حرەکاتی کۆمەڵی مەدەنی وەکو ئێستا سەیریکەین هەیە ڕێک نەخرابێ فۆرمەڵە نەکرابێ فۆرمەڵبەندی بۆ نەکرابێ لەو دەمانەیە بەڵام بۆ نمونە بە بۆچوونی من هەتا ئەم لەحزەیەش هیچ کەسێک نییە بتوانێ وەکو فوادی مستەفا سوڵتانی یا وەکو لانی کەم جعفەری شەفیعی یا وەکو سدیقی کەمانگرو و بەتایبەتی فوادی مستەفا سوڵتانی توانی بێتی کۆمەلگاکە باش بناسێ و بتواندرێ ئەوەی لە فۆرمێکی ئێستای ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوێکی بۆ دروزە بێ لەو چوارچێوەیە بۆ خزمەتکردن بە کۆمەلگا تا ئێستاژ نەیتوانی وەکوی کە فوادی مستەفا سوڵتانی کردوێتی دەوری نەقشی هەبووە جاڕەنگە وەکوتم فۆرمەکەی شێوازەکەی لە ناوی ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی نەبوو بێ بەڵام ئامانجەکەی ئەوە بووە و هەتا ئێستاش ڕێکخراوێکتر نابینیەوە بتوانێ بە سەدان کەس کە تێە ئەندامن بە سەدان کەس کە تێە عوزون بتوانێ بەقەدەر فوادی مستەفا سوڵتانی دەور و نەخشی هەبێ لە کۆمەلگایە جا بۆ نمونە لە مەسەلەی کرێکاران و زەحمەتکێشان چ ڕێکخراوێکە ئێستا لە بتوانێ بەقەدەر ئەو تەسیردانێ بتوانێ بەقەدەر ئەو سەرنجی کرێکاران و جوتیاران بۆ ئۆڕاکێشێ کە ئەمە مافەکانتانە ئەمە حەقەکانتانە ئەم ئەرکەکانتانە وە پێویستە ئەمە داخوازیەکانتان بێ بە دەنگی بەرز قسەی لێ بکەن ئەی بۆچی بەشێکی زۆری کرێکاران و زەحمەتکێشان و جوتیاران پاڵە دەنە پاڵ کۆمەڵەوە هەر لە خۆیە بەبێ بەرنامەیە بەبێ ئەنجێندایەکە نەخێر مەسەلەکەوەیە کەسێکی ئاوا دێ
پەروەردەیانەکە و بانگەوازیان بۆکە و خۆشی بە فعلی ئەچێتە ناویانەوە و کارەکە کە یەکێک لە گرنگترین کارەکانی ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی ئەوەیە کە تەعامل لەگەڵ کۆمەڵگایە بکە و بتوانێت ڕەنج و ئازار و مێنەتیەکانیان درک پێ بکە و وەڵام بە خواستەکان و داواکاریەکانیان بداتەوە. ئەمە بۆ ئەم کەس ئەی بۆ کەسێکی باز لە کەسێکی تر ناکەین. قسەکە ئەوەیە بۆ ببوو بە سیمبڵێکی خۆشەویستی خەڵک بە تایبەتی لەناو ئەو شوێنانی کە پێویستی بەو ڕێکخراوانە هەیە کە جەنابەت باسیەکە یا من تەوزیح هەمدا. مەسەلەکەوەیە کە ئەم کەسە باش لە زروف و مەعاناتی خەڵک تێگەشتووە و ئەگەر هەلومەرجەکە لەبار نەبوو بێ بۆی کە ڕێکخراوێک دروستکا بە ناوی ڕێکخراوی کرێکاران و جوتیاران و زەحمە کێشانی کوردستانی ئێران ئەگەر ڕێکخراوێک دروستکا بە ناوی ڕێکخراوی مافی کرێکاران بەڵام معاناتەکانی درک پێ کرد و ڕەمزەکان و کۆدەکانی باش دۆزی بووە و هەموو ئەو ڕموزانەی کە لە ناو ڕێکخراویش کۆمەڵی مەدەنیە پێویستە هەبن ئەو درچی پێکرد بوو و هەموو ئەو ئەرکانەی کە پێویست بوو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی بیگرێتە خۆی بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە چینێک و شەریحەیەک بەرامبەر بە لە هەر بوارە لەوانی توێڵی ئەو توانی بووی بیخاتە سەرشانی خۆی و بەو پەڕی ئەخلاقیاتەوە بەو پەڕی شۆڕژگەرانەوە بۆ پەڕی بیر و باوەڕ و مەبادی و دیفاعی لێکاری بۆ کرد. هەر بۆیش جعفەری بورە فوادی مستەفا سولتانی تا ئێستایچەکە لە ڕەمز و سیمبڵە خۆشەویستەکانی خەڵکی کورد نەک بە تەنها لە ڕۆژهەڵات لە باشووریش و کاتێک کە باز لە کرێکاران و زەحمە کێشان و جوتیاران نەکرێ ممکن نییە باز لە فوادی مستەفا سولتانی نەکرێ. مەسەلەکە ئەوەیە بە بۆچوونی من باش درچی بە خواستەکانی خەڵک بە مافەکانیان بە تێکەڵاو بوون و بۆی کە چۆن بتوانێت خزمەتیان بکە و چۆن مافەکانیان بگەێنێتە حرەکەتێک و چۆن مافەکانیان جەماوەری بکاتەوە و چۆن مافەکانیان بتوانێت بەرحەق بکات تاوەکو حیزبە کۆمەلگایە دەسەڵاتە گوێی لێ بگرێ. هەر بۆیە ینی کاتێکە ئەم حرەکەتە ئەم حیزبە ینی کۆمەڵە کاتێکە ئەبێ بە حیزبێکی گەورە و ئەکسەریەتی خەڵکەکەی چێن ئەکسەریەتی لایەنگران و ئەندامان و دۆستەکانی چێن یا کرێکارانن یا ژنانن یا گەنجانن یا معەلیمانن یا مامۆستایانن ئەمانە چین لە کۆمەلگایە ئەمانە گرنگترین ئەو شەریحانن کە ئێستا تا ئەم لە حزێش قسە لێگەرەگەن لە ئەمریکا ئەوروپای مۆدرن تا ئەگا بە هەرێمی کوردستانیش ئەمانن کە لە ناو ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی فعال و چالاکن. هەموو ئەم خەڵکانی کە لەم ڕێکخراوانەی ئێستاە هەن و ڕێکخراوی کۆمەڵگی مەدەنی چالاک و فعالن لەو کەتەیە لەژێر چەتری کۆمەڵایە کۆ ببوونەوە بەڵام بە بۆچوونی من ڕەنگەوەی کە ناوێکیان نەبوو فۆرمەڵ بەندیەک نەکرا بوو باش ڕێک نەخرا بوو زروفیش سەرهەڵدانی کۆمەڵە بار و زروفێک بوو کە لە نێوان ڕوخانی ڕژێمی شاهنشای و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانی دەورانێک بوو کە هیچ شتێک وەکو خۆی ڕێک ناخرا. بەڵام بۆ نمونە لە ئێستاە ئەگەر کۆمەڵە خاوەنی ئیمکاناتێک بێ لە شارێکی وەکو سنە دەتوانێت زۆر باشتر لەوانەی کە لە دەیان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کە هەیە لە منتقەکەیە باشتر دروست بکە و باشتر خەڵک ڕابێنێ و باشتر بتوانێت دەور و نەخشی لە کۆمەلگایە هەبێ بەچی بە فکرەکانی فوادی مستەفا سولتانی جعفەری شەفیعی سدیقی کەمانگر وە شێوچێ بۆیە بۆچوونی من هەر ئەوەی کە ژنان بە جۆرێک بوونە سیمبۆلی شۆڕش هەر ئەوەی کە گەنجان بە جۆرێک بوونە باسکی بەهێزی خەباتی چەکداری لە کوردستان هەر ئەوەی کە کرێکاران و زەحمەت کێشان بوون بە سەرمایە و ڕەمزی گەورەی کۆمەڵا و هەر ئەوەی کە نووسەران و ڕووناکبیران و معەلیمان و مهندیسان و دکتۆرەکان بوون بە بەشێک لەم حرەکەتە بە بۆچوونی منەوە بوو کە ئەم حرەکەتە ڕۆڵ و نەخشی گەورەی لە کۆمەلگای مەدەنیە هەبووە یان باش درکی بەوە کردووە کە ئەمانە پێویستیان بەڕێخستن هەیە و ئەم شەریحانە شەریحەی گرنگن و شەریحەی و ئەمانە نوخبەی کۆمەلگان کاریان لەسەر بکرێ و هەر بۆ یەش کۆمەڵە لە مدەتێکی کەمە خۆی ناسان و لە کۆمەلگایە گەشەی کرد و بەهێزێکی چەپ و بەهێزێکی نوێ و بەهێزێکی مۆدرن و بەهێزێکی چەپ و بەهێزێک کە بتوانێت تعبیر لە خواستی بەشێکی زۆری خەڵکی نوخبە و ڕۆشنبیر و زەحمەتکێش و ژنان و گەنجانی ئەو وڵاتە بکە. لە لایەکی دیکەوە سیاسەتی کۆمەڵا سەبارەت بە بزوتنەوەی ناڕەزایەتی پاش هەڵبژاردنەکانی خولی دەیەمی سەرۆک کۆماری لە ساڵی 1388 و هەروەها پشتیوانی دروست و ژیرانە و هەڵوێستی بوێرانەی سەبارەت بەم بزوتنەوە دیموکراسی خوازانە و پشتیوانی هەمەلایەنەی لەم بزوتنەوەیە
ئەم مێژووە دەکرێت وەک دەستکەوتێکی دیکەی کۆمەڵە لە چەند ساڵی ڕابردوودا چاو لێ بکەین. هەروەک ئاگادارن پێشووتر ئەگەر حیزبێکی سیاسی لە کوردستانی شابوو بێ نەیتوانیوە جوابدەرەوەی خواستی هەموو لایەنەکان بە زیاتر لایەنی نێتەوەی زاڵ بووە ئەو بیرە ناسیۆنالیزمەوە سەردەمێک لەلایەنە حەزابی دیکە و پیادە دەکرا کۆمەڵە لەگەڵ بە مۆدێرنکردن و بە ڕۆژکردنی ئەو بیرە نێتەوەیەش لە ئاستی کوردستاندا هاوکات توانی کۆمەڵێک لایەنی دیکە لە ئاستی ئێراندا بێنێتە ناو لە ئاستی کوردستاندا بێنێتە ناو گۆڕەپانی سیاسی و لە هەمان حاڵدا هەوڵێ بدا بۆ جۆشدانی بیری عەداڵەتخوازی بیری کۆمەڵایەتی و لە هەمان حاڵا کۆمەڵێک لایەنی گرنگ و کۆمەڵێک توێژ و چینی تایبەت بەخۆی بێنێتە ناو مەیدانی مبارزەوە ئەمەش بوو کە توانی هێزێکی سیاسی کە لە چەندین کەسی لە خوێندکارانی زانستگاکانی ئێراندا دروست ببوو بە هێزێکی کۆمەڵایەتی و بێت بزوتنەوەیەکی سیاسی گەورەکە بەشێکی زۆر لە ڕقیبەکانی خۆی لە ئاستی ئێراندا وەچ لە ئاستی کوردستانیشە بخاتە لا بۆ نمونە دەتوانین بڵێم یەکێک لە خصلەتە هەرە گرنگەکانی کۆمەڵەکە دەستی لە سەردانە جەماوەری بوونی کۆمەڵەیە بێشک هەموو ئاگادارن هەر بزوتنەوەیەکی ئیجتماعی هەر بزوتنەوەیەکی کۆمەڵایی وار حیزبێکی سیاسی ئەگەر جەماوەری لەگەڵ لە بەڕنگ بە نەتوانێت پڕ بە پێزە و تەسیراتانە دابنێ بۆیە هەوڵی کۆمەڵە بۆ هێنانی جەماوەر بۆ ناو پانتایی بۆ ناو گۆڕەپانی سیاسی وەلامان هەڵدا جۆشدانی بیری عەداڵەتخوازی لە کۆمەڵگەی ئەو سەردەمی کوردستاندا توانی بەلێشا و خەڵکانێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان بێنێتە ناو کۆمەڵەوە کۆمەڵە باتەوە ڕەهبەری کۆمەڵەوە بەتایبەت کاردەسەرەکیەکانی کە ئەو کاتە ڕویان لە چەقی گۆڕانکاریەکانی ناوخۆی کوردستانە نەخشیان بووە لە هەمان حاڵدا شاخ بە شاخ و دۆڵ بە دۆڵ و کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ لەگەڵ بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەنگاویان دەناوە سیاسەتیان بەمانە واقعەکەی پێڕەو دەکرد هەوڵیاندا جارێکی دیکە ئەگەر شەقام زیاتر لە ناو شەقام و بڕیاری سیاسی لە ناو کۆشکە زێڕینەکانی دەسەڵاتدارانی ئەو سەردەمەدا بوو توانیان سیاست بگەڕێنەوە بە ناو تاکی کۆمەلگای کوردووە کۆمەلگای کوردی و لە هەمان حاڵدا ئەو بیرۆکە ئەنگواستەوە بۆ کۆمەلگای کوردی کە سیاست لەلایەن خەڵکەوە پێڕەو دەکرێەوە ئەوە کۆمەڵانی تاکی کۆمەڵانی کوردن کە دەتوانن دەوری سەرەکی بگێڕن لەوەی کە دەوری سەرەکی بگێڕن لە سیاست داڕشتنەوە لە هەمان حاڵدا لە هەڵبژاردننی سیستمی داهاتووی خۆیان لە کاروباری سیاسیدا بۆیە گەڕانەوەی جەماوەر و ئاشدانەوەی جەماوەر لەگەڵ سیاستەیەکە لە خسڵەتە هەرە گرنگەکانی سیاسەتی کۆمەڵە بووە لەو سەردەمەدا و لە عینی حاڵدا ئەوەش جێگەی گرنگە پێویستە ئیشارەی پێ بکەین خودی مەفهومی زەحمەتکێشە لە ناو سیاسەتی کۆمەڵەدا هەروەک ئاگادارن تا ئەو کاتە زەحمەتکێش و کرێکاری کورد حیزبێک زەرفێک و پاتانیەکی نەدەدوی بۆ ئەوەی کە خۆی بتوانێت تێدا ببینێتەوە داواکاری و مافەکانی تێدا فۆرمولە بکە و بەرە ئەساسی ئەوە هێزێک بە پشتیوان و بە پاڵپشتی خۆی بزانێت تاکو بتوانێت ئامانج و داواکاریەکانی تێدا ببینێتەوە بتوانێت هەموو لایەنە بیرکردنەوە ئەسڵەکانی وەک مافەکانی کە تا ئێستاکە زەوت کرابوو بێ بە پشتیوانی و بۆی دەستە بەرکە بۆیە کۆمەڵەوەک هێزێکی چەپ و پێشکەوتن خواست لەو سەردەمەدا توانی جارێکی دیکە زەحمەتکێشانیش بێنێتە ناو گۆڕەپان و بێنێتە ناو چەقی گۆڕانکاریەکان لە ئاسی سیاسی کوردستانەوە هەر ئەوەش بوو نزیک بوونەوە لە خەڵکی زەحمەتکێش نزیک بوونەوە لە خەڵکی جوتیاری گوندەکان و لە هەمان حاڵدا نزیک بوونەوە لە توێژی هەرە زەحمەتکێش و بەشمێنەتی کۆمەلگای کوردستان وای کرد کە بەشێکی زۆر لەو تێفەڕوو بکەنە کۆمەڵە و ئەمەش نیشانەیەکی زۆر دقیقی ئەو بوو کە کۆمەڵە لە چەقی یا دەتوانم بڵم لە بازنەیەکی داخراوی سرف چەندانە ڕووناکبیر و ڕۆشنبیر کە پێشووتر مەزموعی ئەحزابی سیاسی تەنانەت ئەوانە ژوا بیری چەپیان بۆ لەو سەردەمەدا خۆیان پێناسا دەکرد لەوەدا نەماوە بگرە ئەمە بووە خاڵێکی گرنگ و خەسڵەت و مؤلفەیەکی سەرەکی کۆمەڵە لە بەجەماوەری بوونی هەرچی زیاتری ئەم هێزە لە پانتایی سیاسی کوردستانەوە دواتریش ئێمە بینیمان سیاسەتی دروستی کۆمەڵە بەنسبەت مەسائلی کوردی و لەو سەردەمەدا و بەتایبەت بەنسبەت مەسائلی ئیجتیماعیەکانەوە کرد بەشێکی زۆر لە ئەحزابی سیاسی کە لە ئاستی ئێراندا خەریکی خەبات بوون بەتایبەتەوەنەوە تووشی هەڵەش ببوون لە سەردەمی دوای شۆڕشی گەلانی ئێرانە بەنسبەت خۆمینی و تووشی خۆشباوەڕی ببوون نەهاتن گەشتن بۆ قەناعەتەکە هەڵەکراوە زۆریان کوردستانیان کرد بە مەیدانی خەبات و بربەرەکانی لەگەڵ دوژمنانی گەلی کورد و دوژمنانی ئازادی خوازی و پێشکەوتن خوازی لایەنێکی دیکە کە لە خەسڵەتەکانی کۆمەڵە هەمیشە باس کراوە ڕەنگ بێ خەڵکی دیکەش بە وردی باسی کرد بە مەسەلەی خودی بزوتنەوەی ژنانە تا ئەو سەردەمەش باتەوەجوو بە فەرهەنگی کۆنەپەرستانەوە فەرهەنگی سنەتی کۆمەلگای کوردی هێزێک نەبوو کە خۆی بە پشتیوان و بە لایەنی پاڵپشتی ژنان بزانێ بۆیە کۆمەڵە خارج لەوەی کە ژنانی هێنا دەرەوە لەنا ئەو قاڵ بە داخراوە وشکەتەکە لە ناو ماڵەکاندا بۆیان پێناسەکرابوو توانی هەمزەمان کە بێنێتە مەر و ئاعتبارێکی پێبەخشە لە هەمان حاڵدا توانی بە بەستین خۆشکردن بە زمینە خۆشکردنێکی هەمەلایەنە ژنان بێنێتە ناو خودی فەزای پێشمەرگانەوە تا ئێستاکەش بینراوە ئەم تاریخە بەدەیان شەهیدی تێکۆشەری ژنانمان بووە لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بە کولی دەتوانم بڵم کۆمەڵە هاوکات لەگەڵ خۆیدا سیاسەتێکی پێڕەو کرد لە ئاسی کوردستاندا کە تا ئەو کاتە نامۆ بوو لە کۆمەلگای کوردستاندا و زۆرتر لە ناو
لایەنایەکی تایبەت بەخۆی ڕنگ بە باسکرابێەوە ئەگەر لە هێزێکیش بوو بە هێزێک تایبەت بووە بە چینیا بە توێژێکی مشخص لە کۆمەلگای کوردی کە نەیتوانیوە وەڵام دەرەوەی هەموو خواست و ئاواتەکانی بزوتنەوەی خەڵکی کوردستان بێت بۆیە بەگشتی دەتوانم بڵێم جەماوەری بوون و گەڕانەوەی خەڵکی زەحمەتکێش بۆ سیاست و لە هەمان هەڵدا هێنانی ژنان بۆ ناو کۆڕی خەبات و تێکۆشان لە پاڵ ئەوەدا فەزایەکی کراوە بۆ خوێندکاران بۆ مامۆستایان بۆ ڕووناکبیران و بۆ توێژای متەفاوتی کۆمەڵگای کوردی ئەو فەزای ڕەخسان لە کۆمەڵەدا کە سیاسەتێکی تازەتر پەیڕەو بکە بە خوێندنەوەیکی تازەتر لە مەقطعێکی مێژوویە بۆیە پێویستە ئەم واقعەتە بوترێکە مێژووی بزوتنەوەی کوردی کوردستانی ئەران بەبێ بزوتنەوەی بەبێ نووسینەوەی بزوتنەوەی کۆمەڵە ڕنگ بێ هیچ مانایە پایان ناکەوە بەتاڵە لە واقعەتە بۆیە کۆمەڵە هاوکات لەگەڵ ئەو شرایەت و ئەوزا و حۆڵۆباتەوە کە مەزمونی تەنانەت بەشێکی زۆر لە ڕێبەرانیشی کە گەنجانێکی سەردەمی خۆیان بوون توانی تاثیرگوزار بێ و کارتێکەری ببێت لە بەرەو پێشبردننی پێشکەوتنخوازی و سیاسەتی مۆدرنی سەردەم لە دژی جمهوری ئیسلامی و لامان هەڵە لە پێناو بەدیهاتنی عەداڵەتی کۆمەڵایەتی. ئاوردانەوە و بەدەمەوەچوونی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بۆ پشتیوانیکردن لە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ بەرەکانی شەڕ لە دژی هێزی کۆنەپەرستی داعش هەڵوێست و خوێندنەوەیەکی دیکەی گونجاو بوو لە سیاسەتەکانی کۆمەڵەدا. لە پاڵ ئەو چالاکیانەدا خوێندنەوەیەکی گونجاو لە دۆخی ئێستای کوردستانی ڕۆژهەڵات کۆنگرەی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات تەوەری لێ هاتە دەرو ئەوەش دەرخەری ئەوەیە کا کۆمەڵا لەسەر ئەرزی واقع سیاست دەکات و هاوشان لەگەڵ پشتیوانی لە بەشەکانی دیکەی کوردستان لووتکەی سەرەکی خەباتەکەی کوردستانی ڕۆژهەڵاتە. کۆمەڵە وەک ڕوتێکی نوێخواز و چاپ بۆ یەکەمین جار بوو بیری لەوە کردەوە کە جیا لە ئۆپۆزیسیۆنەکانی تری پێشخۆی بزوتنەوەکانی تری پێشخۆی کە لە چوارچێوەی تەسکی ڕووناکبیری و خوێندکاری کاریانە کرد بیری لەوە کردەوە کە ئەو بزوتنەوە و ئەو بزوتنەوە سیاسی کۆمەڵایەتی ئەو جوڵانەوە بەرێتە ناو خەڵک و بێتە دەرەوە هەتاوکو بتوانێت شۆڕشێکی گەورەتر ئاخێزێکی گەورەتر لە نێو کۆمەلگای کوردستانە بەوجود بێرێ و فعلەن بۆ ئەوە ساڵەها و مانگەها و ڕۆژەها کاریان لەسەر کردبوو و لەگەڵ یەکتی تەکبیر و ڕاوێژیان کردبوو کە چۆن بکەنەوەانە و بۆ یەکەمین جار کۆمەڵە توانی دوای بیرکردنەوەیەکی قوڵ و لێکدانەوەیەکی زۆر و شیکاریەکی تەواو لە نێو ڕەفیقان و فعالینی و سەردەمە کە بچێتە نێو خەڵکەوە ئەویش لە ڕێگای بەشداریکردن لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان وەکو بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی زەحمەتکێشان بزوتنەوەی خوێندکاران معلمین تەواوی ڕێکخراوە سنفیەکان و ڕێکخراوە جەماوەریەکان چونکە کۆمەڵە لەسەر ئەو باوەڕە بوو کە بەبێ بەشداری زۆرینەی خەڵکوە توێژی جۆرا و جۆر لە نێو کۆمەلگا بەتایبەت مامۆسا معلم ژن خوێندکار ڕووناکبیر ئەوانە ناتوانێت شۆڕشێکی پانوبەرینی گەورە لە کوردستان بکە و خەڵک پێشتە ناو مەسائلی سیاسی و بۆ پشتگیری و پشتیوانی لە عەداڵەتی کۆمەڵایەتی و لە ستەمی ملی کە لەسەر کورد بووانە و ئەو کات هەر بەو دەلیلەش دەتوانم گەورەترین بەڵگە بەوە بێنمەوە هەر کەس قسەی لەسەر عەداڵەتی کۆمەڵایەتی بکرا هەر کەس قسەی لەسەر مافی ژن بکردا هەر کەس قسەی لەسەر بزوتنەوەی خوێندکاری بکرایە بەرچەسپی کۆمەڵە بوونیان لێدا چونکە کۆمەڵە ئەو کاتوەکو ڕوتێکی نوێخواز ڕوتێکی لە پاڵ سیاسی بوونی ڕوتێکی کۆمەڵاتی توانی ئەو نوع مەقولانە و ئەو نوع قسانە بەرێتە ناو خەڵکەوە و دەنگدانەوەیەکی زۆر گەورەی بوو لە کوردستانەوە و زۆرینەی خەڵکە لە ئاستی جۆرا و جۆرا لە نێو کۆمەلگا دەستیان کردو بە فعالیەتی مەدەنی فعالیت لە نێو ڕێکخراوە جەماوەریەکان فعالیت لە نێو شار و دێ و محەلەکان خەڵک بەبێ ئەوەی خۆشیان کۆمەڵە بوون خەڵک بەرچەسبوونی کۆمەڵیان لێداوانە لەلایەکی تریشەوە لە ڕووی ئەخلاقی و کۆمەڵاتیشەوە حتا کۆمەڵەکان بە جێگای باوەڕ ناسرا بوون خەڵکی ئەتمادی پێکردن ئەتمینانی پێیان بوو لە ڕووی کۆمەڵاتیەوە خۆشنێو بوون نفوزدار بوون پێگەیان هەبوو ئەوانە و ئەو خۆشنێوی و پێگەی کۆمەڵاتی بوونە دەیتوانین تەسیری زیاتری بێ بۆ ئەوەی خەڵک
ڕاوێژیان پێ بکە گوێ لە قسەیان بگرێ و بە شوێنیان بکەوانە چونکە دوای ئینقلابی 57 کۆمەڵەکاری علنی نەکرد بوو یەکسەر بوو بە حیزبێکی گەورە لە کۆمەلگای کوردستانە و بوو بە یەکێک لە حیزبێ سەرەکیەکانی کۆمەلگای کوردستان هەر لەو ڕێگایانە بوو کە خودی فعالینی کۆمەڵی وکات توانی بووی لەو ڕێگانەوە بچێتە نێو خەڵکەوە وەکاری زۆر ئەمەلی و زۆر جدی لە نێو خەڵکا بکە و ئێستاش کۆمەڵە هەر لەو باوەڕەیە کە دەبێ لە ڕابردوو زیاتر پێداگەری بکە لەسەر مافی ژنان لەسەر مافی خوێندکاران لەسەر بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی خوێندکاری و هەمیشە کاری کردووەوە لە ڕووی ڕاگەیاندنیشەوە بەرنامەی جۆرا و جۆری بووە لە ڕووی ڕێخستنەوە بە پێی توانای خۆی کاری کردووەوە. کۆمەڵا وەک حیزبێکی خەباتکار لە دژی دوو ڕەژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوەیی ئینسانی و یەکسانی کۆمەڵایەتی خەباتی کردووە و لەم بوارەدا مێژوویەکی پڕ لە خەبات قوربانیدان و فداکاری بۆ خۆی دەستەبەر کردووە. هێزێک کە ئەو سەردەم ڕێژەیەکی بەرچاو لا تێکۆشەرانی لە خۆشناوترین کەسانی ناوچەکانی خۆیان و کوردستان بوون. دڵسۆزیان و فداکاریان و ڕابردووی پاکیان یەکێک لەو خاڵە گرنگانەی هێزێک بە ناوی کۆمەڵە بوو. لە ئاستی ڕێبەرایەتیدا ڕێبەران و سەرکردەکانی کۆمەڵە بۆ خۆیان لەبەرەی خۆشناوترین کەسەکان بوون و خۆیان بەکردەوە لە مەیدانی جۆرا و جۆری سەختی خەباتدا بەشداریان کرد و زیندان و شوێنە کرێکاریەکان و ناو زەحمەت کێشان و لە قوڵای دڵی هەژاراندا لە سەنگەری خەبات و تێکۆشاندا بوون. چالاکیان دەکرد و بەردەوام لە بربەرەکانەی سەخت و گرتنەبەری سیاسەتی دروست بۆ خۆڕاگری و مقاومەتدا بوون لە دژی کۆماری ئیسلامیدا. هەروەها هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە کەمترین ئیمکانات و کەمترین ئەزمموی نیزامی خەباتێکی سەختی چەکداری لە بەرامبەر هێزێکی پڕچەک و زۆری داگیرکەرانی کوردستاندا بەڕێوە برد. هەروەک چۆن دروستبوونی کۆمەڵە و هاتنە مەیدانی بۆ خۆی وەڵامێک بە پێویستیەکی کۆمەڵایەتی بوو لە کۆمەلگای کوردستان و نوێنەرایەتی چین و توێژێکی دیاریکراوی دەکرد لە کۆمەلگای کوردستان بۆ بەسەرکەوتن گەیاندنی خەباتەکەیان و بزوتنەوەکەیان. هەرواش خەباتی چەکدارانە لە کوردستان کە لەلایەن کۆمەڵەوە ڕێبەرایەتی دەکرا ئەم بەشەی کە لەلایەن کۆمەڵەوە ڕێبەرایەتی دەکرا و هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەکو باسچی چەکداری بزوتنەوەی شۆڕژگێرانە لە کوردستان ئەویش شێواز و جۆری نوێی هێنایە ناو خەباتی چەکداریەوە. کۆمەڵە پێش ئەوەی خەباتی چەکدارانە بەم شکڵەی خۆی دەست پێ بکە هەمووان دەزانین حیزبێکی سیاسی نهێنی بووە و لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران لە 57 ئاشکرا بووە. دواتر کۆمەڵە ئەم شێوازەی لە خەبات بۆ خۆی هەڵنەبژاردووە بەڵکە ئەو مقاومەتی مسلحانەیە بە کۆمەڵە و بە بزوتنەوەی شۆڕژگێرانە لە کوردستان تەحمیل بووە داسەپاوە کەوایە ئەم شێوازە لە خەبات شێوازی دڵخوازی ئێمە نەبووە بەڵام هەروەکو لە بەشەکانی دیکەی خەباتی مەدەنی و سیاسیدا کۆمەڵە خاوەنی ئیبتیکارات و خاوەنی نوێگەری بووە. بۆ نمونە لە خەباتی جووتیارانی شاری مەریوان لە بنکەکانی زەحمەت کێشان لە بەشە جۆرا و جۆرەکانی خەباتی مەدەنی و خەباتی سیاسی ڕەهبەرانی ئەو سەردەمی کۆمەڵە و کاکفوادی ڕابەر لە خەڵک زیاتر و لە ئێستای ئێمەش بەڕۆشنتر دەیانزانی کە نیگەرانیە کە ئەو سەردەم بۆ خەڵک هات بۆ پێشێ و خەریکە ناغا و دەرەبەگەکان دێن و زەی وزارەکانیان لێدەستێنەوە جارێکی دیکە زاڵ دەبنەوە
قۆناغی مێژووی دەگەڕێتەوە پێشخۆی لە ئێمە تەوزیحی ڕۆشنتر و علمیتری هەبوو بۆ ئەوەی ئەم قۆناغە ناگەڕێتەوە دوایە بەڵام بۆ نیگەرانیەکانی ئەوانی بە قسە بە گفتار دەرمانی نەڕەواندەوە کوتی ڕێگا تەنها ئەوەیە دەبێت چەک هەڵگرن و لە بەرابەر ئەم زۆرگۆیەدا مقاومەت بکەن خۆراگری بکەن کاک فواد ئەو کۆمەڵە ویستیان بەم ڕەچاوکردنی ئەم تاکتیکە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەچێش لە ئەزمموی خۆیاندا شەریک بکەن بیبەنە پێشێ کۆمەڵە لە خەباتی چەکداریشدا هەروای کردووە سنەتی نوێی هێناوەتە نێو خەباتی چەکداریەوەمە زۆر کوتراوەتەوە بەڵام هێنانی ژنان بۆ نێوڕیزی خەباتی چەکداری و کردنیان بوونیان بە پێشمەرگا هەروە بێتەوە ئەم شێواز و نوێگەریانە کە کۆمەڵە هێنای وەکو هێزێکی مسلح ئەمانە شتایەکی تازە بوون ئینزباتێکی قورس و قایم کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕەچاوی دەکرد بۆەوە نەبوو ڕەنگ بێ هیچ فەلایەک لە کوردستان هیچ وەرزێڕێک بە کاڵەچێک ماڵی وێران نەدەبوو بەڵام پێشمەرگەی کۆمەڵە زۆریان لەسەرەوە چەک کراون کۆمەڵە دەیویست لە ئەوڵەوە ئەم کارە قایم بگرێ هێزێکی مسلحی زڕ و زەبەلاح لە کوردستان بڵاو بۆتەوە ئەگەر با ئیسیفادە لە چەکەکەی زۆر بکە یا خەڵک لە جیاتیەوەی پشتیوانی بن لەگەڵی کەون بە هێزی پارێزەری خۆیانی بزانن لی پترسێن ئەمە نەیدەتوانی فەلسفەی وجودی خۆی بپارێزێ بۆیە ئاسان بوو لە باری فیزیکەوە زل لە لێدان لە شۆفیری ماشێنێگە شۆفیری تراکتۆرێک بەڵام کۆمەڵی هیچ کاتێکە و کارەی نەدەکرد چونەوە بە پێچەوانەی پرەنسیپ و ئوسولەکانی خۆی بوو دەیزانی ئەمە خەڵکی لێ دەتەچێنێتەوە تەعاملی لەگەڵ خەڵک هیچ کاتێک بە زۆر نەچۆتە ماڵ و مەزرای خەڵکی نەکردوتە سەنگەری خۆی هەمیشە تێکۆشاوە خەڵک لە پێشێلی ئەم شەڕە نەبن زۆر جاریوە هەبووە لە سەرکەوتنەکانی خۆی سەرفی نەزەری کردو لەبەر ئەوەی خەڵکی دیکە هاتۆتە ناو ساحەی شەڕەکەوە نێو سەحنەی شەڕەکەوە ئەمانە هەموو ئەو ئوسول و پرەنسیپانە بوون کە نوێگەری بوون لە خەباتی چەکدارانەدا هیچ کاتێک تعاملیان لەگەڵ زیندانیانی دیلەکانی بەرەی شەڕ ئەمانە کۆمەڵێک خەسڵەتی نوێ بوون کە کۆمەڵە لە زۆریاندا ڕەچەشتێن بۆ هێناونی و بەشێکیانی دەوڵەمەند کردوون و بوون بە پایەکی قەوی بوون بە پایەکی پێشکەوتن خوازانە لە نێو بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵاتدا. کۆمەڵا هێزێکی جیا لە خەڵک نەبووە و پێداگری لەسەر دوو بنەما واتە خەباتی نەتەوەیی و خەباتی چینایەتی ڕەمزێک و پرەنسیبێکی سیاسی ئەم هێزە بوو ئەمانە و گەلێک هۆکاری دیکەش پاڵنەری گەشەکردنی خێرای کۆمەڵا لە شار و گوندەکانی کوردستاندا بوو پەنجە لەسەر برینە کۆمەڵایەتیەکان دانان و دۆزینەوەی ڕێگاچارە بۆ ساڕێژکردنیان و فیداکاری و لە خۆبردووی هەمەلایەنەی لە خۆ نیشانداوە هەر ئەمانەش وای کرد کە ئەم هێزە ببێتە جێگەی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان جۆشدانی ئیرادەی سیاسی جەماوەر و داخوازیەکانیان کاکڵ و هەوێنی ئەندێشەی ئەم ڕەوتە تازەیە بوو هەوڵدان بۆ گۆڕانی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی شوناس و پێناسەی هەر پێشمەرگە و ئەندامێکی کۆمەڵی پێکدەهێنا جیا لە کۆدەنگی لە بەرامبەر دەسەڵاتی دژە شۆڕشی ناوەند بەرەو ڕووی هەموو دابوونەریت و کولتورە کۆنەکانی کۆمەلگاش دەبوویەوە لە هەناوی ئەم ڕوبەڕووبوونەوەیدا جیاوازیەکانی خۆی دەردەخست و دوجاریش قۆناغێکی نوێی بەرهەم دەهێنا لەم بارشەوە بەدەستخستنە سەر خستڵتە کۆنەکان و ڕچەشکێنیەکانی کۆمەڵا بە مەبەستی ڕاچڵەکاندنی کۆمەلگای کوردستان وەک ئەرکێکی ئەم هێزە هاتە هەژمار هەروەک لە وڵامی پرسیاری پێشوودا باسم کرد ئەم شێوازە ئێمە هەڵمان نەبژارد بە ئێمە بەسەر ئێمەدا داسەپە بۆیە تاوەکوونێ ڕژیمی کۆماری ئیسلامی جوابی ویست و داخوازەکانی خەڵک بە ئاور و ئاسن و کوشتن و دەستپەڕاندن و ئەمانە بداتەوە شێوازی خەباتی ئێمە ناتوانین چەکەکانمان دانین و دڵنیا بینەوە کە چارەسەری کێشەکانی ئێمە
بە سیاسی چارەسەر دەبێ و حەل دەبێ. ئێستا ئەم سەردەمە نیشانیدا کە وجودی پێشمەرگە بۆ کوردستانێک نە هەر بۆ کوردستانی ئێران بۆ کوردستانی عێراقیش کە ئەمە نزیک بە 2 دەهەیە سەقامگیریەکی نیسپی تێدایە و نیمچە دەوڵەتێک لێرەدا کار و ژیانی خەڵکی ئیدارە دەکە، بەڵام هێشتا وەکوونێ مەترسیەکان ئەوەندە گەورن ڕۆڵی هێزی پێشمەرگە و ڕۆڵی پێشمەرگە هێشتا وەکوونێ ڕۆڵێکی سەرەکیە. ئەم مەترسیانەی کە لەسەر داهاتووی بزوتنەوەی کوردستانی ئێرانیشن بە ئێمە حکم دەکە نەک ئێمە نابێ ئەم شێوازە لە خەبات کەم ڕنگ بکەینەوە، بەڵکە دەبێ هێزی خۆمان هەم بە چەندایەتی هەم بە چۆنایەتی دەبێت پەرە پێ بدەین و ئەوە پارسەنجێکی باشە بۆ بەسەرکەوتن گەیاندنی بزوتنەوەکەمان لە کوردستانی ڕۆژهەڵات. ئەمە ویست و داخوازی خەڵکی کوردستانیش لە هەموو پارچەکان پشت و پەنای ئەم بزوتنەوەیە پێشمەرگەکانێتی وەک لە ڕابردوودا خەڵک ماڵ و مەزرای خۆیانیان بۆ کردوتە مەخفیگا و حەشارگەی ئەم هێزە، پێشمەرگەکانیان دەرمان کردو، شاردوویانەتەوە، ڕێنوێنیان کردوون، یارمەتیان داون بە یارمەتی مادی و معنەوی و بە هەموو جۆرێک پشتیوانیان کردو و کچ و کوڕەکانیان هاتوون لە نێو ئەو خەباتەدا بوونە پێشمەرگە و گیانی خۆیان فیدا کردو. کۆمەڵە ئێستا وەکوونێش هەر بەم ڕوحە و بگرە بە ڕوحێکی قەویتر لە جاری جاران، بە ڕوحێک بە ئومێدێکی گەورەتر بەسەرکەوتن بۆ داهاتوو هێزەکانی خۆی ڕێک دەخاتەوە، سازمانیان دەدا، پەرایان پێدەدا، هەم لە باری چەندایەتی وەم لە باری چۆنایەتیەوە گەشەی پێدەدا و ئەو هێزە دەبێتە هێزی پاڵپشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئەگەری هەر ڕووداوێک لە داهاتوودا کە دێتە پێشێ و ئەمەیە هێزی یەک لاکەرەوەی باڵانس و تەوازنی قووە لە بینی هێزی دوژمن و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان. بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کۆمەلگای کوردستان ئەو کات لە ڕووی کللتوری و لە ڕووی مەسهەبیەوە کۆمەلگایەکی داخرا و پاشماوەی دەربەگایەتی و قۆناغی فئۆدالی بە تازەیی تێپەڕاند بوو و هێشتا کۆمەلگای کوردستان پابەندی کۆمەڵێک دابوو نەریتی کۆن و دواکەوتوانە بوو. لەو کاتەدا هێزێک وەک کۆمەڵا کە خۆی بە هێزێکی داهێنەر و سونەتشکێن پێناسە کردبوو ئەرکێکی قرس و گرانی کەوت بۆ سەرشانی، بەڵام ئیرادەی پۆڵاینی ئەم هێزە لەگەڵ بڕوا بەخۆبوون ڕەمزی خەبات و چالاکی کۆمەڵە بوو. هەر ئەمەش وای کرد لەو مەیدانە ئاڵۆزەی ئەو کات کە گەلێک هێزی دیکە پارێزگاریان لە دوا کەوتویی و کۆنەپەرستی دەکرد و کەمیش نەبوون کۆمەڵا سەر هەڵبێنێت و ببێتە ئەمرێکی واقع لە کوردستان و بە خێرایی جێپەنجەی دیار بێت و ڕۆڵی کارا بگێڕێ لەو بوارانەدا. لەو سەردەمە تاریکەدا کۆمەڵای وێڕای هەموو ئەو دژایەتی و لەمپەرانەی کە لە بەرامبەریدا هەبوون توانایی و لێهاتووی و لێبراوی کۆمەڵا بە دروست دەستنیشانکردنی ئەم سیاستگەلا کۆمەڵەی بە خێرایی لە بازنەیەکی چکۆلەوە پەڕاندەوە بۆ هێزێکی جەماوەری گەورە کە پانتایی کوردستانی گرتەوە. ئێستاکە لە هەلومەرجێکدا بە پیری ڕێزگەتن لە ساڵ یادی ڕۆژی کۆمەڵە دەچین کە پاش 45 ساڵ لە خەباتی بێوچانی کۆمەڵا سرەڕای کەم و کوڕی و هەوراز و نشێوگەلێک کەی بووە، ئێستاش بەو بەگراوندە فکریەوە خەریکی ڕەچەشکێنیە و پاش هەموو ئاڵ و گۆڕە گەورەکان لە ناوچەکەدا هەر پابەندە بەو پرنسیبانە و خۆی بە پێشڕە و سەردەمداری ئەو سیاستانە دەزانێت و هیچ کات لە چالاکی و هەسوڕانی بۆ بڵاوە پێکردنی توی وشیاری و بەرامبەرکێ لەگەڵ دواکەوتی و کۆنەپارێزەکاندا کۆڵی نەداوە و هەر بەردەوامە. لەم ساڵدا بە تایبەتی بەسەر هەڵدانی هێزێکی تند ئاژۆ و دواکەوتوو کە باڵی بەسەر بەشێک لەم ناوچە کێشاوە و پریشکی جم و جۆڵەکانیشی کوردستانی هەر چوار پارچە و بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵاتیشی گرتووەتەوە، ڕۆڵی هێزێکی کارا و تەیار بە زانستی مرۆڤایەتی وەکو کۆمەڵا نابێت لە بەرچاو نەگیرێت. بە تایبەتی تر دەرکەوت کە لە ڕێپێوانەکانی چەند مانگی پێش ئێستای شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ڕژانە سەرشەقامی کۆمەڵانی خەڵک بۆ دژایەتی دەربڕین لا بەرامبەر ئەو هێزە کۆنەپەرست و دواکەوت و تند ئاژۆیەی کە بە ناوی داعش خۆی دەرخستووە، ئەو دروشمانەی کە لەسەر لافیتە و کاغەزەکان لەسەر دەستی کچان و کوڕان و
بەگشتی ئەو جەماوەرە گەورەیە کە هاتبوونە سەر شەقام وەک کوردستان گۆڕستانی کۆنەپەرستان بە زۆری لە دروشمەکانی کۆمەڵە و لە هەناوی ئەو مێژوەوە هاتبوونە دەر کە کۆمەڵەی پێدەناسرێتەوە. زایەڵەی دەنگی زوڵاڵی پێشمەرگەی ناو سەنگەرم ئاگرم تەوژمی تۆپم بۆ دژمنان ترسێنەرم گەرمی ناو سەنگەران و تینی دڵی خەباتکارم داشدارم و پشتیوانی هەموو چینی هەژارانم بە شێعر و پێنووس و چەک ئەی پارێزم خاکی کوردان جێی باب و باپیرانە و جێگەی شێرەژن و مەردان هەر یەکن فەیلی و لەک و هەورام کەلهوڕ و سۆران گەڕوسی و زازا و شکاکان با دینی و ئەردەڵانەکان با یەکگرن چەپ و ڕاست کوردی ئێزدی و یارسانم با دژمن بکات وەحشەت لە ڕێژەی پێشمەرگە و سانم زایەڵەی دەنگی زوڵاڵی پێشمەرگەی ناو سەنگەرم ئاگرم تەوژمی تۆپم بۆ دژمنان ترسێنەرم. بینەرانی خۆشەویست، هەروەکە لە زنجیرە بەرنامەی ڕێبەندانی پێشەنگدا بینیتان باسمان لە مێژووی سەرهەڵدانی کۆمەڵا و کاریگەریەکانی لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان کرد و لەم بەرنمەیەشدا باسمان لە ئەو چەمک و گوتارە نوێیانە کرد وەکو پەسەندکردنی بەرنامەی فێدرالیزم، پەسەندکردنی ئاڵای کوردستان، پێکێنانی بەرەی کوردستانی و هەروەها بەستنی کۆنگرەی ڕۆژهەڵات کرد. ئاواتەخوازم کاتوانی بێتم بەشێکی بچووک لە مێژووی کۆمەڵم بۆ ئێوە خۆشەویستان باس کرد بێت. لە کۆتایی بەرنمەکەدا جارێکی دیکە پیرۆزبایی 26 ڕەبەندان لە سەرجەم ئێوە خۆشەویستان بە تایبەت بنەماڵە و خزم و کەسوکاری شەهیدان، زیندانیانی سیاسی، پێشمەرگە دێرینەکان و سەرجەمنەوەی نوێی خەباتکاری کوردستان دەکەم. ماڵەوە.